ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ Hey there, I'm Hannah from Canada, and I believe that Kurdistan deserves to be free and its own country. Thousands of years, you guys have been trying to get this. Now's your time. من لە 25 زینەوە دەنگم بە بەڵێ دەدەم کردبوونی خۆم لەسەرمێن داواش لە هاوڵاتیان دەکەم دەنگیان بە بەڵێ بدەن. سوالت بەڕای ڕاپرسی بەڵەوە ڕفراندۆم بەڵەوە لەگە ڕفراندۆمە و ئەمە تەنها بۆ حیزبایەتی نییە، ئەمە بۆ هەموو کوردستانە بۆ سەربەخۆی کوردستانە، نە حیزبایەتیە بۆ نمونە نە لایەنیتیە نە کەسایەتیە نە تایبەتە بە سەرۆکایەتی نە بە هیچ، ئەمە تایبەتە بە هەرێمی کوردستان بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان لە کاتێکی ئێستادا زۆر لەبارە بەڵێ من ئامادەم لێرەدا بڵێم بەڵێ بۆ ڕێفراندۆم. هیوادارم هەر تاکێکی کورد سوان بێ بکاتەوە لەوەی کە ئایا دوای دەنگدان بە نەخێر چی دەبێت بۆ ئێمە و دوای دەنگدان بە بەڵێ ئەو کات چی دەبێت بۆ ئێمە. بەڵام ئەگەر بیت و دەنگ بە نەخێر بدات ئەوە دەبێت جارێکی تر یعنی خەون پێبینەوە کە ڕۆژەشی ئەو هەبێت. سلااو بەڕێزان، بۆ ئەوەی کە خەونەکانمان بێتە دی چەندەها ساڵە خەباتن کردێ لە پێناو و کوردایەتیا، ئێستاش داوا لە خەرچی کوردستان دەکەم لە خەرچی بە شەڕەفی کوردستان دەکەم خوێنی ئەم شەهیدانە لەبیر نەکەن بۆی ئاواتەکانمان بەتەوەی بێتە دی 25 زینۆ بڕۆن بۆ سەر سندوق دەنگ بدەن بە بەڵێ بۆی تەواوی ژیانمان ئاسوودە بێت.